دوای ئەوەی یانەی پێشمەرگەی هەولێر بووە پاڵەوانی خولی نایبی کوردستان و دوای یاری خولەکەشی لەسەر یاریگای خۆی ئەنجامدا، بەڵام مەراسیمی پاڵەوانبوونی بۆ ڕێک نەخرا. سیروان نەجمەدین سکرتێریەکەی تۆپەی کوردستان لە لێدوانێکی تایبەت بۆ پێم ڕایگەیاند لە ئاهەنگێکی شایستە پاڵەوانەکانی ئەمساڵ بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خەڵات دەکەن، لەگەڵیشی شایستە دارایەکانی وەرزی ڕابردوش دەدەن. ئەمانەیە بە زیاتر یعنی زیاتر ئەو پاڵەوانە بناسیێنین. ڕاستە حەقی خۆیەتی لە یاریگای خۆی، بەڵامی سێمە لە جاموانین، لە جام دەبێت چکۆمە جامە دەبێت لە کاتی یاری بێ و لە کاتی یاریەکە، بەڵام لە خولەکان شەرت نییە لە یاری کۆتایبیان. ئێمە بەرنامە پرۆگرامێکمان داناوە، ئێمە داوامان لە حکوومەتی هەرێم کردووە کە ئامادە بوو، ئامادە بێ لە کاتی تەوزیعکردنی ئەو خەڵاتانە، نەک بۆ خەڵاتی ئیمساڵن پار ساڵش ئێمە ئەو شایستە دارەکانی کەوا وەریان نەگرتووە ئەوەشمان تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستانە. خۆشبەختانە یعنی وابزانم موافقەشیان کردووە. سەبارەت بە خولەکانی ئاستی تەمەنەکان، سکرتێرەکە یەکەیت تۆپی کوردستان وتی وادەی کۆبنەوە لەگەڵ یانەکانی لاوان دیاری کراوە، دواتر خولی تازە پێگەشتوانیش بەڕێوە دەبن، پاشانیش پاڵەوانتی هەبژادی پارێزگەکانیش لەسەر جەم ئاستەکان ئەنجام دەدەن. ئینشاءڵڵا ئێمە 25 کۆبوونەوەی هونەریمان هەیە لەگەر یانەکان ئەوانەی کەوا بەشداری لە خولی لاوانەکەن کە لەگەر یان دانیشتنی سیستمی یاریەکان و وادەی یاریەکان دەستنیشانەکەین. 25 ئێمە لەگەر یانەکان کۆبوونەوەکەین. ئینشاءڵڵا دوای ئەوان لەگەر تازە پێگەیشتوانش، یعنی ئێمە ئەو بەرنامەی کەوا دامانەوە کە خولەکان تەواو بوو دەسەکەین بە خولی هەڵبژاردنەکانی پارێزگاکەن لەسەر هەموو ئاسیا حتا لە هێنی فوتساڵەوە. دوای 7 مانگ لە بەڕێوەچوونی یاریەکانی خولەکانی کوردستان تاوەکو ئێستا ناوشێنان و سەرپەرشتیارانی یاریەکان هیچ شایستە دارایەکیان پێ نەدراوە. سیروان نەجمەدین ڕایدەگەیەنێت لە ئایندەیەکی نزیک سەرجەم شایستە دارایەکانیان پێدەدرێت. قەرزاری سەرپەرشتیارە و ناوبژیوانانی ئیمساڵ بەڕاستی ئەوەی کەوا خەمخۆری و دڵسۆزیان بۆ خولەکانی کوردستان بەڕاستی بە فعل کردیان، یعنی تاکومیستا ناوبژیوانێک سەرپەرشتارێکەوە تاکومیسە شایستە دارەکانی وەرنەگرتوێ و خولەکان تەواو بووەوە جێگەی ڕێز و تایبەتی خۆیەتی لای ئێمە و بە جددیش محاولەمان کردووە، محاولەی زۆرشمان کردووە، محاولە شەکەین بۆی بتوانین لە نزیکترین کاتە بتوانین ئەو قەرزەی کە لە سەرمانە وەکوی کێتی تۆپی کوردستان و وەکو ئەو خەمخۆری ئەو یعنیکەوە ئەو شتە جوانیکەوە بەرامبەر ئێمەیان کردووە بیان دێنەوە. ئینشاءڵڵا من لەو باوەڕم لە کاتێکی زۆر نزیکتا هەموو شایستە دارەکانیان وەرەگرێ. یاری پاشخۆی خولی نایبی کوردستان لە نێوان زاخۆی خاوەنی پلەی 14 خولی نایبوو، سلێمانی خاوەنی پلەی 3 خولی پلەیەک. حەڤدەی ئەم مانگە لەسەر یاریگەیانەی هەندرێن لە شاری هەولێر ئەنجام دەدرێت و 21 ئەم مانگەش یاری کۆتایی جامی هەرێمی کوردستان لە نێوان پێشمەرگەی هەولێر و دوهۆک لەسەر یاریگای فرانسۆ هەریری لە شاری هەولێر ئەنجام دەدرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.